من مردانا خير وضم ويلالي كسكم بعض خاوكي بياكني ياري دليل جاني من مردانا خير قروام بيشيج كسكم دموتوهتر لا ونام فيشي دليل يعني كي جيرو تاقيت تاسر دي فايز كسكم كل زمان بيتو كوشكي عزيز دليل يعني قالق قروان نوكي برزابو كسكم فدای شاخ و داخ هزار تری زابو دلیل گیانی لە دەوروبەری شاری سنەدا بەدەیان گوندی هەورامان چواردەوری ئەو شارەیان تەنیوە و لەسەر نەخشەی ئەو شارە تۆمارکراون. ئاوایی گەلێنیش یەکێکە لەو گوندانەی بەشێکی فراوان لەو نەخشەی بۆ خۆی بردووە. دانیشتوانی ئێرە هەورامی زمانن. گوندەکەیان بە درێژی 50 کیلۆمەتر لە سەنتەری شاری سنەوە دوورە. لە ڕابردوودا ڕێژەی دانیشتوانەکەی زیاتر بووە لە 3200 کەس و گوندێکی پڕ دانیشتوان بووە. بەشێکی زۆر لەم دانیشتوانە ئاواییەکەیان جێهێشتووە و ڕوویان لە شاری سنە کردووە. ئەمە ژوای کردووە ژمارەی دانیشتوانی ڕوو لە کەمی بکات. بۆ ئێستا تەنیا 1200 کەس لێرە دەژین. ئەوای گەلێن لە 50 کیلومتری شار سنە قەرایی گرکە سەر بە قەزای سیروان و سەر بە پارێزگای سنەس. ئەوای گەلێن ئێستا 1200 کەس خەڵک لێرە تێدەژین کە لە دەهەی 6 زۆرتر لە 3200 کەس بووگەن کە لەبۆی نەبوونی کار و دەرامەدەوە دوو سێوەمی خەڵکی ئەماوەیە کوچیان کردووە و ڕۆیان لە شارەکانی دیکە وەکو بوشێر و ئەبەدان، تاران و ئەسفەهان و ئێرانشەر، هەروە شار سنە و شارەکانی دیکە وەکو هەولێر و سلێمانی کردووە. زۆربەی پێشەی ئەم ئاوایە باختاریە و زۆرترین مەحسوڵاتیشی گوێزە و تووە و شاتوو و تووفەرەنگی کە مەحسوڵاتی دیکەی تریشی هەیە. مێژووی ئەم گوندە هاوشێوەی ئاواییەکانی ژاوەرۆ بۆ 1000 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. لە ڕێکنەکردنی کەلەپور ناسان و شوێنەوار ناسانەوە ئەم زانیاریانە بەردەست کەوتون. ئەوان پێیان وایە تەمەنی هەندێک لە خانوەکانی ئێرە لەگەڵ هەیکەلی مزگەوتەکەدا بۆ سەرەتاکانی هاتنی ئیسلام دەگەڕێتەوە. خدمەتی ئەم ئاوایە زۆرتر لە 1200 ساڵە کە بۆ ئەسپاتی ئەم 1200 ساڵە ئێمە مزگەوتێکمانەست بەناو مزگەوتێ پیرمحەمۆ کە مزگەوتێک عەبدوڵاهیە و جگە لەمیشە گۆڕستانەکانی دیکە و هەروە شێوازی بافتی ئەم ئاواییە دەلالەت بەر ئەمەکە کە زۆرتر لە 1200 ساڵ خدمەتی هەست. لەبارەی ناوی گەلێنەوە زۆربەی دانیشتوانی ئێرە پێیان وایە گەلێن بەمانای گەلکاری و هەرەوەزی دێت کە عورفێکی جوانی ناو کۆمەڵگەی کوردەواریە.
لە کاتی ئەنجامدانی ئیش و کارەکانیاندا هاوکاری یەکتریان کردووە و پێکەوە کاروباری یەکتریان ڕاپەڕاندووە. ئەم عورفە کۆمەڵایەتیە هەتا ئێستاش لە ناو دانیشتوانی ئەم گوندەدا ماوەتەوە و وەکو ئەرکێکی ئاینی و مرۆڤ دۆستانە لی دەڕوانن. هەورامان سێ بەخشە: هۆرەمانی لێهۆن، هۆرەمانی تەخت و هۆرەمانی ژاوەڕۆ. ئەوای گەلێن جزوێ ژاوەرۆی شەرقیە، ژاوەرۆی شەرقیمان هەست و ژاوەرۆی غەربی کە ئەوای گەلێن سەر بە ژاوەرۆی شەرقیە. ئەوای گەلێن لە گەلۆ کریاگە، لە گەلۆ گیریاگە ئەوای گەلێن خۆشبەختانە خەڵکی زۆر هاوکاری یەکترین دەکەن. ئەگەر کەسێک تووشی نەخۆشی نیشتێک بێت هەموویان دەچنە سەردەمیەوە و لە میژەوە ئەمە بووگە کە کەسێک ئەگەر نەیتوانیوێت کارەکانی باخەکانی ئەنجام بات، زۆرترین خەڵکی ئەوایی ئەو ڕۆژە چووگەن کار باخەکەیان ئەنجام داگە و ئەم کارە ئەم شێواز کارکردن پێیژن گەلکردن. بەزان خۆمان بە زوانی شیرینی هۆرامی پێی ئەڵێن گەلکردن و گەلینیش یانی جیگەی کە گەلکردن زۆر تێدا هەیە، جیگای کە گەلکردنی زۆری هەیە. من المخاوخاو ويمداني غو اويك جيب باك غلي بيتم رو بمي بابو مالي مبدي مال لك وراو بمي بابو مالي مبدي مال لك وراو كان من أماني دون الأموال نوكي في أبوازي دون معنى مول نوكي في أبواماني دون معنى مول زي لنا وديرك ثانا ديدي وشي ناري مول لنا وديرك ثانا ماني وشي ناري مول شنكي مجي وانا كغلي لا يغبون شنكي مجي وانا ماني لا يغبون. جوگرافیای هەورامان جوگرافیایەکی بەرز و شاخاوی و پڕ بە فروبارانە. ئەمەش ناچاری کردوون کۆی پێداویستی و کەرستە و ئامرازەکانی کارکردن لە ناو ئاواییدا بەرهەم بێن کە سەدەست ڕەنجین و بەهرەمەندەکان خۆیان فێری پیشەکانی دارتاشی و ئاسنگەری و جۆڵایی کردووە بۆ دروستکردنی ئامراز و پێداویستەکانی ئاوایی. بەشێک لەم پیشانە تا ئێستاش درێژیان هەیە و لە باوانەوە بۆنەوەکان بەجێماون. نمونەی ئەو پیشەگەرانش وەستا نەسڕوڵایە. دوودەن 27 ساڵی 28 ساڵی ئەوێ خەریک دەسمدا بە نەجاریەوە قەبلەنی بوومان بەدەستی بوومان وەلی بەرپشتەمانە بوو بەل لەوە کە بەرق بێت ئێمە بەدەستی نەجاریمانە کرد باوکمان نەجار بووگە باوکمان نەجار بووگە 4-5 پشت مثلا باوکم ئۆستا تۆفیقی ناو بووگە باوک ئۆستا تۆفیق ئۆستا خوڵامەلی ناو بووگە ئۆستا خوڵامەلی باوکی وڵام ڕەسوول بووگە حد نەجار بووگن باوک وڵام ڕەسوول ئۆساگوڵە بووگە نەجار بووگن تا 4-5 پشت والحاصل هەتا باوکم ئۆستا خوڵامەلی دانەی بوو ئەم چەند ساڵ ئەمەڵ خۆی کرد هەتا پای مەسنوعی بۆ دروست کرد فرە لاینەکەی ئەم هلال ئەحمەر و ئێمڕۆ کە بیزنسیکە دروستیەکەن باشتریش بوو هەتا پای مەسنوعیان دروست کردگە. ئەو وەختە وەسایلگەلیج کە دروست دەکریا عیسەی ئاسارەکانیمان ماگن فرێکیان ماگن وەسایل دەسی وەک بێشکە وەک بەعزێ چتگەل هەتا ئیمکانی هەست دیدەنیج بن یانی لە نەزەرە ئەوە کە پێشرەفتن و لە حەد ئەوە نییە کە بێژی بەدەست دروستکریاگە ئینسان تەعەجب بکە باوجودەوە ئیمکانات کەمیکیان بووگە وەلی ئیمەج
الحمد لله ميج علاقة في بقى ولا علاقة إرسية تايسة مثلا من الشغل ما مسوا يسكركم الحمد لله خلق أواي لمن رازين ويمج لخلق أواي رازين أو أنا احترامي ما قرين يمج احترام أو أنا قرين وكارج ما كم ترمالك نوي يعني لم دورو برو أواي قلينو دورو بريج يعني كم ترين مال نوي وسائل دساز من دمال نوي يعني كم كسبت أتلا الرحم خاوب يمج سرفياق أو وقت يمج قناعات ما هس وبو أواني باشا احتياج مزم رفع جكينو أو وقت تقاضاش مهز لجوانا كان هرچني من روم مردم كمتر شيء ولا شيء استفادة كان ولي الروجة قوي تو دبارة بيتو برو حريصة خريكة أو هني بمجرانية تواشا بيني ترى قدوي تقاضا مهز لجوانا كان بخصوص هرچن مشى حتى إمام جمعة حفته دحفه يا ما يدحفه بيوتها جوانا كان ما واي قرينه جوان قلب باستعداد وزيرك فرما هز بو كم مثلا هس يعني خو الحمد لله محدود 500 نفر سنكاريش ما هز ولي متاسف او ما من كشي وجوزكا اشي اللي انا بار بيت بريد بو توسركان بو اصفهان بي كان وقت ميزو سنغلي بي كان موبل بفولي فرقران بيتو مشاركه خمان ده بخوان مغزي لما اوعيه هز لهيج ولاتي الدنيا فقناكم لايران ابيد تبا او جوان قلبين برون سالق وقت ويان تلفكن با سالي بول كم دسيان بقريت بعنوان شاقدي كاركا يا بقرن لودوا لجياتيا ولا اصفهانهم مبلي 40 مليون 50 مليون تيتو بو شاركه ما با لا اواي قلينهم بيجن هم سربرزيه بو ما هم والله جي شنازيه ويدبو توا كردكانيش حتى كردكان تراف دور بلج قرصي دروزة كم أو شوار فايا وش دروزة كم أو وقت أو تشتغلي كوق مثلا تشتغل قديمي وق بنا وق بفرلو أو وقت حتى اللي تيجي كلي لم كان صار دوسي أو لدوري برمانا وتجي هاد حتى النجاري كانت هاد قل من يرقو وزار دروس قبويان يرقو وزار وسيلي قديمي كبقات جفتي فيها كان أو وقت أو تشتغل كالذهن وساقل قديم ابو جو يسوي ساقل جديد حتى ناوي شي ناس انا من دروسي كم هو او انا اللي ذهن ما هرسو او وقت تواني ما دروسي انا كم طلب جيد ودله بنيسو ولا تريانا وبيك الله زۆربەی پیشەکانی هەورامان پیشەی کۆنن مێژویان دەگەڕێتەوە بۆ سەدان ساڵ لەمەوبەر بەڵام کاری تەنەکە سازی پیشەیەکی نوێ و لەگەڵ پەیدابوونی تەنەکەدا دەستی پێکردووە زۆرێک لە شار و شارۆچکە و گوندەکانی کوردستان ئەم پیشەیان تێدایە بەشێک لە کەرستە و ئامرازەکانی وەک زۆبایدار و مەقڵی و تانچی سەربان لەلایەن ئەم پیشەگەرانەوە دروست دەکرێن لە ئاوایی گەلێنیشدا یەکێک لە دانیشتوانی ئێرە بەم پیشەیەوە سەرقاڵە و کاتەکانی لە دوکانەکەیدا بەسەر دەبات ئەو دەڵێت ماوەی 35 ساڵە کاری تەنەکە سازی دەکات 35 ساڵی خەی کوی شۆڵانە بابێشمە فیلبینان ئەدە بەغێری و بەغێری و بابێ هیچ کەس دەچێت شغلی شغلە بەڵەو نیان دەرامەتیشی وەڵات زوو باش بێن بەڵام باشە باشە بەڵامەتی بیم مەتەوە بنی شوێ خاز حوسڵەم کەم منە وەشکەوینە وەڵا قەدیم فرە بیان گاز و مازامە ئێستا کەمەوە بیان پێ بەیوانە باخوچیوی استفادە شەرمەکەرا ئێستا من ئەلمودەستێ شەکشیە و هێتێ دووار دێتە سێ نۆردن وەسەر نەسم گایەکەم پستانی وێتە لوان نانوەخانە نەنیشتانە دیاشۆدا میشوێ ئەسپای وەشکەوی چی وێمە وەششکەمە جە بۆشکێ و جە بەمبیل و بی بەمبەلی و ئاوەختە وەرەقێ شەرمە شانەمان پێ لولە سمپان و ئاوەختە چانەنە جە پوتە 5 کیلوی ڕوانی پێ
ئەم مەنگاڵی بچکەی پێ باخی ئەرێ وڵاستم پەنانی وەشکردن بەمەردم فرە حەزش پەنەکردنی وشانانەتە واتەشا وەشکاتم نیشتە پێچیان نانۆخات دابم ناوەشکەری و چی بشکە هەمار و نەفتی نەگواژ ئەمارە گۆرەکی ئەو وەشەمە پێ کاباسامی فرە باش بیان وێش ڕازیە دەست بە ڕازی بە یاڕازی نەزانیم کاباسام ڕیسپی و پیاوە بە تەمەنەکان بەشێک لە یادەوەری و بەسەرهاتی منداڵی و گەنجێتی خۆیان لە یاد ماوە زۆر جار لە کۆڕ و کۆبوونەوەکاندا وەکو حیکایەت دەیجێڕنەوە مام عەباسیش یەکێکە لەو پیاوە ڕیسپیانەی گوندی گەلێن باز لە ژیانی ڕابردوو یاوایی دەکات زەماوەندی سەردەمی منداڵی و گۆڕانی کەش و هەوای کردە بابەت و لەو بارەیەوە بۆ ماندووە جاران زەمان و دەگۆ گەلینی پاسەبێ دوێنێ مەسەڵەن ژەنی دەستگیرینێ ئەتر ژەن و ژەنوادیشا پاسەبێ مەسەڵەن قەدیم ئۆڵاق جەم وەکەرێنی ئۆڵاقی بیلات پێزی و دەگۆ گەلینی ئۆڵاقی فرێشە نەبێنی جەم شاوەکەرێنی بارە تێوانە هێزمێ ئارێنی دە پانزە باری هێزمێ بینێنی ئۆڵاقەکانەرە بەرێنی پێ یانەوەوی جا وەختی ژەنەکی وەختیە واڕێنیشوە ئەتر ئۆڵاقی بینی هەسەر یانەبێ سواری بینی غارغارانی باسینی شاپەنە برازەمێ ئاپاسە بێ ژەنی و ژەنوادی دەگۆگەلینی ئێتر سلامەتیەکەدا دوێنێ مەسەڵەن لولەژەن بێ لولی دێنە پسە واسمی کام حەمە و حەمەلولی واسمی خۆ ئاپۆشکەر و دەگۆگەلینی نەبێ ئەمڕۆ خۆشکەدە لێ لولێ دێنە پێشە هۆفرەت لێ دەگاکیمانە نەبێ ئافاسە بێ مەسەڵەن چاژەنی و ژەنوادینە گەڕش بێ واچنیش پەنە شەوە و گەڕی مردم جەموە بێ شۆخی کەرێنی ئاوەختەکە شۆخیە پرێشە نەبێنی ئەچی جا بازە شۆخیەکان نادوێنی من نامیشا بۆ و مەسەڵەن ئا شۆخیە بێنێ فرەوەش بێ جە گۆڕوابادیش بێ پاسوورش بێ مەسەڵەن واچوچێژ فرەچیوش بینی وەڵا دەگۆ گەلینی ئیسا بەعزیەجە مردمە کەشاوەردەکانمانی مەجە دەگۆ گەلینیەنەت پەپەرەنگی شاهەنی کاروبار شاهانەنە مەسەڵەن پەپەرەنگی شاهەنی واسمی بەردە درەغ جە وەزێوە جە گیڵاسیوە جە شڵانێوە جە تفە کوردیوە واسمی ئەینی هەنی بعضیەمە شغڵمە ئانەنە زووتر قەدیم من زارۆ بینێ لۆ باپیارەم وە بینێ هیتە بێ مەسەڵەن بەگاوی هیتەکەرێنی ئەوەختەکە من ویم هیتەم کردێنە لۆ باپیارم خەرمان بەگاوی خەلەکوێنێ ئاوەختە شەنەشکەرێنی بەوا گەرمەکان پاکەنی ئاوەختە وەسیلە نەوی پسە تەراکتوری مەسەڵەنی سەمەردم بە تەراکتور خەلەمەکە و سعاتی ئەنجامش مارۆ وەلی زوو زەمان خەدیم بەگاو کاوی ماڵیاتمان بووگە ڕانی ئەوانە مانگا و دۆشیمان و هەڵی شفت و شیرەکەی ئەنجاممان هەڵدگۆ و چووگین بۆ سەر باخ و نانما کردگۆ و چایما دەم کردەوە پیاما بووگە و ئاڵۆ بڕین و ئەوانە بێژار و گرت کارێکمان بووگەن خۆمان کار خۆمان ئەنجامماداگە ژنگەر قەدیم کار باخیانە کرد هین ماڵیانە کرد ئێوارە چاتینەوە چێشتوستیان دانیا پیاکانیان
خستە ڕێگە و کار خۆیان ئەنجام داگە. درماني ضمان وعظيم أغدر ذاك كريم وراضينا ويوم البرد ويسوان بظالم أغسوان بظالم ليس كيلانونا وكياضين أخي ولا عزيم ولا عزيم ويكافر بذايغ گەلێن گوندێکی گەورە و فراوانە زیاد لە 300 خانووی تێدا دروست کراوە. دانیشتوانی ئێرە پێکەوە بوونیان کردۆتە بنەمای ژیانێکی خۆش و مانادار. إذا خوار صاني إذا خوار صاني غازي رمي معني عزيز لا يا رجيب وابذل يا شاوي فايز يا شاوي فايز